ڕێکخراوە تەندروستیە جیهانی دەبێژیتن یەک ji ئەگەرین بەلبەڵاوبوونا کولێرایە لە ناو وڵاتان ڕێک و پێک نەبوونا ئاوا بە خواردنەیە بەشێکی زێدەیە خەڵکی سلێمانیەژی پشتڕاستینن ژوێ ئاوا بکارتینن و ئاوەت خۆن لەو ما کولێرا ناوبەر لە دەستپێکە هاوینێ وایە ئەم لە دماهیە هاوینێنە دەستپێکە پاییزینە دیسا بەر بڵاف بووە ئەف نەخۆشیە هەنەیە دناو زاروکان حتا مەزنان ژیدا ئیمکان تێدا بەر بەڵاف بیتن گەلێک سەدەمێن وێ هەنە یەکژی سەدەمێن سەرەکەژی ئاوا پیس یانجی یان نەڕێک و پێک یا بەخواردنەیە زیاتر دەپرسین لەسەر vê mijarê ji دکتۆر سیروان محەممەد ڕێڤەبەرê تەندروستیە گەرمیان ji سلێمانیە دیگەلمەیە دکتۆر سڵاتان لەبێت تۆم کاتتان باش وەک ئاماژەی بۆ کراوە باس دەکرێت و حاڵەتەکانیش دیارن کە کۆلێرا لە سلێمانی بڵاو تاکو ئێستا دەکەس توش بوون هۆکاری سەرەکیەکەیە گەڕێندرێتەوە بۆ پیسی ئاوی خواردنەوە بەڵام دەوترێت ئەمە ئەو ئاوە نییە کە لە بۆریۆ دەچێتە ماڵان بەڵکو ئەوانەیە کە لە ڕێگەی چانکەرەوە کە سەرچاوەکەی نادیارە هۆکاری بڵاوبوونەوەی سەرەکی بوون کۆلێرایە. بەڵێ سڵاو لێرە و لە بینەرانی کەناڵی کوردستان 24 بە دڵنیاییەوە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی پەتای سکشونی کۆلێرا ئاوە و ئاوەکەش ئیسا لە شاری سلێمانی وەکو ئەمڕۆ بەڕێزان بەڕێوەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەری خۆپاراستنی سلێمانی ئەلانیان کرد کە هۆکاری ئەو ناوچانەیە کە بە تەنکەر ئاویان بۆ دەچێت و تەنکەرانەش سەرچاوەکەی نادیارە. بەڵێ دەتوانین بڵین کۆلێرا لە کەسێکە بۆ کەسێکی دیکە گوازرێتەوە یان تەنها ئەوەیە کە تەنها و شێوازەیە کە بەهۆی ئاوی خواردنەوەی پیسیان هۆکارێکی دیکە سەرچاوە سەرەکیەکەی ئاوی خواردنەوەیە بەڵام بێگومان پاکوتەمیزی ئەو کەسە خۆی دەستشۆردن بە بەردەوامی و هایجین ینی هینی شخصی دەورێکی زۆرە بینێت کە لە کەسێکیشە بۆ کەسێکی کا گوازرێتەوە تەنها ئاو نییە بەشێکی بڵاوبوونەوەکە کاتێ لە شوێنێک لە شارێک لە ناوچێک بڵاوە بێتەوە سەرەتا بەهۆی ئاوەکەوە بەڵام دوایی کەسەکانی چواردەوری ئەو کەسەش کە بۆی ئاوەکەوە توژوانیش بامان شێوە تووشەبن. دکتۆر سیروان ڕەوشە گەرمیان چاوە هیچ کەسێک وێرێت توش بووە حتا نوکە؟ بەڵێ لە سنووری دارەی گەرمیان ئێمە لە ماوەی چەند ڕۆژی پێشوە هۆشداریماندا لەوەی کە حاڵەتەکانی سکسوونی پەتای وەرزی ڕوو لە هەڵکشانە و ئەم ڕۆژ هەر لە 5-6 کاتژمێرە پێش ئێستا من بانگوازێک و پامێکم بڵاو کردەوە کە لە ماوەیەکی زۆر نزیکدا ئێمەش تووشی حاڵەتی کۆلێرا بین بە حکمیەوەی کە سلێمانی بڵاو بۆتەوە و کەیسەکان زۆر و لە چەند ناوچەیەکی دەرەوەی شاری سلێمانی ژەن بە پێوەی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی یعنی ئێستا لەو کاتە ئێمە تێدا هیچ حاڵەتێک تۆمار کراوە یعنی تەنیا ئەوە وشداریە؟ نه ئەوەی سامێ ئەوت پێ ڕابگەێنم هەر پێشەوەی بێمە ستۆدیۆی بەڕێستان لە ڕێ و تاقیقانەی بەشی خۆپاراستنی تەندروستی سلێمانی کە ئێمە زۆربەی پشکنینەکانمان دەنێرین بۆ ئێوە لە خۆشمان لە سنووری دارەی گەرمیانەکەین پێیان ڕاگەیاندن کە حاڵەتێکی توشبوو لە شارۆچکەی ڕزگاری لە سنووری دارەی گەرمیان تۆمار کراوە ئافرەتێکی تەمەن 24 بۆ ئێمە لە کەناڵەکەی بەڕێزشتان و ئەلانیەکەم کە ئێمە وەکو یەکەم حاڵەتی تۆمار کراو بە توژبوو بە کۆلێرا دیاری دەکەین و بەڵام پێشوەختەی ئێمە سەرجەم تیمەکان و سەرجەم نەخۆشخانەکانمان خسۆتە حاڵەتی ئامادە باشیەوە. بەڵێ دکتۆر کەسێک کە تووشە بێت چۆنە بێ مامەڵەی لەگەڵ بکرێت یاخود چی بکە ئەوە دەوروبەرەکەی ئەوانەی نزیکن لی چۆن مامەڵەی لەگەڵا بکەن؟ کەسی توشبوو چێ تۆ ئەو کەسی کە تووشی سچوونە بێ و نازانێ ئەمە کۆلێرایە کۆلێرانێ کۆمەڵە کۆنیشانەی هەیە بەڵام لە کەسێکەوە بۆ کەسێکی کە لە مناڵ بۆ خەڵکی بەتەمەن جیاوازی زۆری هەیە گرنگتر شتەوەیە کە ئێمە بە بەرسانی تەندروستی ڕایبگەێنین لەم کاتەدا هەچ کەسێک تووشی سکسوونە بێت ڕاستەوخۆ سەردانی نزیکترین نەخۆشخانە مەڵبەندی تەندروستی ئەوانەی کە بەردەستن ئەوانەی کە 24 کاتژمێرین بۆی لێ پشکنینی پیسایەکەیان بۆ بکرێت و ئەم پشکنینە ئێمە نمونەیەک لای خۆمان هەڵدەگرین و دەینێرین بۆ مختبەری کۆلێراکە کە لە ناو نەخۆشخانەی قەڵا هەیە و نمونەیەکیشی لێ دەنێرین بۆ سلێمانی بۆ دڵنیایی زیاتر. ئەمە هەنگاوی یەکەم ئەوەیە و کاتێک چارەسەریش وەردەگرێت ئەو چارەسەرە ئاسایانەی کە پزیشک پێشنیاری دەکات دەبێت خۆی بەکاری بێنێت
زۆربەی ئەمانە پێویستیان بە داخڵبوون لە نەخۆشخانە نییە بەڵام لە ماڵەوە دەتوانن بمێنەوە چارەسەری نەخۆشیەکە وەرگرن. گرنگترین شتەوەیە کە ئەمە ئەو کەلوپەلانەی بەکاری هێنێ کە بازە شتێ منە بێ ڕاستەخۆ باسی بکەم چوونە سەر ئاوی خۆشوەردنی ئەمانە بێ زۆر بە وریاییەوە مامەڵە بکات. ئەو کەسانی کە لە ماڵەکە لەگەڵیان ئاگاداری خۆیان بن ئەو کەلوپەلانی ئەو بەکار نهێنن. ئەمە ئەگەر حاڵەتەکە بۆ سکشونی ئاسایش توش دەبن. دوای ئەوەیە گەرێمە یەکێ لەم حاڵەت دکتۆر ببوورە قسەکانیشتم بڕی بەڵام ئەم وردەکاریانە زۆرن ئەگەر لەسەر بەیاننامەکەتان وردەکاری زیاتر بڵێ ئەگە کەسێک لە سلێمانیەوە بێتە گەرمیان ئێوە لەوێ پشکنینی لە بوو دەکەن ڕێو شوێنەکانتان چۆنن؟ بەڵێ ئەیسام حاڵەتی کە پێش چەند دقەیەک پێیان ڕاگەیاندین ئەمە لە سلێمانی تەسجیل کراوە. ئێمە چاوەڕێکەم زانیاریەکانی ئەو کەسە بگات پێمان ئێمە تیممان ئەم تیمانە دەچێت دەیدۆزێتەوە ئایا ئەو کەسە لە ماڵەوەیە فەرمانبەرە نیشتەجێی ناو کەلارە بۆ کار هاتووە بۆ سلێمانی چکە ئێمە ساڵی پار بە هەمان شێوە لە سلێمانی پەتای کۆلێرا بڵاو بووە. خۆشبەختانە ئێمە لە سنووری ئیدارەی گەرمیان بە کارێکی هەمانگی چڕوپڕی بەڕێوەبەرایەتیەکانی خۆپاراستن و نەخۆشخانەکانی گشتی کەلار و فریاکەوتن و قەڵا و کفری و ئەمانە ئەو حاڵەتانی کە دەسەلمێنرا کۆلێرای ئێمە تیمێکمان دەچووە ناو ئەو ماڵەیە دەچوو بەلای ئەو کەسە دەیدۆزیەوە ڕێنمایی پێدەدا. ئەمە ئەوەی کە ئەمڕۆ بڵاومان کردوێتەوە ئێمە بە ئەزمموی پار و بە شێوازی بڵاوبوونەوەی نەخۆشەکە چکە شاری کەلار و ئەو شارۆچکانی چواردەوری ئەمە کێشەی ئاومان نییە بەڕاستی وەیکە کەلاوانەی کە ڕۆژانە هاوڵاتیان لە ڕێی بۆری و تانکەکانی حکوومەتەوە بە بەردەوامی ئاویان پێک دەکات کێشەی کەم ئاوی لەو سنوورەی ئێمە نییە. بۆیە سەرچاوەکە ئێمە ئەو هاوڵاتیانن کە سەردانی سلێمانی دەکەن بۆ کاروباری شخصی بۆ بازرگانی بۆ شتی دیکە کە لەوێ دەگەڕێنەوە تووشی نەخۆشیە بن ئێمە ئەمڕۆ ئێلانمان کرد کە ئەمانە هەمویان دەبێت پشکنینیان بۆ بکەین لە بەرەوەی نەخۆشیەکەی سەر لە سلێمانی لە بڵاوبوونەوەدایە. بەڵێ دکتۆر بۆ ئامادەکاری و ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە پێویستان بەوە هەبوو هیچ بڕەپارێکی تایبەت خەرجکەن؟ خۆی حاڵی حاضر ئێمە خەریکی دامکردنی پێداویستەکان بووین پێش ئەم پەتایە. خۆشبەختانە زۆربەی پێداویستەکان دابین کراوە لە نەخۆشخانەکان بەڵام هەر سەر لە بەیانی ئەمڕۆ لەلایەن بانکی هەرێم لە شاری سلێمانی ئاگادار کراینەوە کە 100 ملیۆن دینار کاش خراوەتە بەردەستمان ئێمە دەتوانین لە بانکی کەلار ڕای بکێشین بۆی هەر ئێمەش ئەمڕۆ ڕاستەوخۆ ئەو نەخۆشخانە و ئەو کۆگای دەرمان و شوێنانەمان ئاگادار کردەوە کە ئەم بڕەپارەی ئێمە تەرخانی دەکەین بۆ پێداویستەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆلۆرا و نەخۆشی سکچوون لە سنوورەکەماندا. باشە دکتۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ خەڵک چۆن دەتوانێت لە کولێرا خۆی بپارێزێ خۆتان دەزانن یانی ئەگەر هاتوو ئەم کەسە کە توش بووە عیلاج نەکرێ 150 مەترسی لەسەر ژیانی هەیە و لەوانەیە بمرێ جگەلەوەی کەسی تریش توش بکە بە کورتی ئەگەر پێمان بڵێ. بەڵێ هەست کەسێک کە پشکنینی بۆ کرایە کە دوشی سکشوونەکە بوو کارێ سەردانی پزیشکەکە بە هیچ شێوەیەک نابێت لە نۆرینگە و لە دەرمانخانەکانی دەرەوە و لە غێری پزیشک و مەڵبەندە دروستەکان چارەسەر وەربگرێت چکە ئێمە ئیسا حاڵەتمان هەیە بۆ نەخۆشی سکشوونە وەرزیەکە نەک پەتای کۆلێرا کە بەهۆی ئەوەی کە ئیهمالی کردووە کە گوێی پێ نەداوە تووشی وشکبوونەوە بووە گورچیلەکانی بەرەوسستن چووە. ئەم حاڵەتانە تا لەم چەند ڕۆژەی پێشا چەند حاڵەتێکمان داغڵی نەخۆشخانە کردو بە چڕوپڕی کەوتینە چارەسەری بۆیە هیچ کەسێ پێویست ناکات ئیهمالی کات یا لە ماڵەوە خۆی چارەسەر وەرگێت دوای ئەوەی پزیشک دەیبینێت بەشێک لەمانە دەنێرنە ماڵەوە دەڵێ ئەم چارەسەرانە بەکارەی تۆ توانی لە ماڵەوە بی بەڵام بە هیچ شێوەیەک نابێ بەبێ پزیشک بەبێ سەردانی نەخۆشخانەکان خۆی لە سەرچاوی دیکە لە نۆرینگە لە دەرمانخانە لەمانە چارەسەر وەربگرێ حەب وەربگرێ بەکاری بێنێت. بەڵێ دکتۆر سیروان محەممەد بەڕێوەبەری تەندروستی گەرمیان لە ئەستۆدیەکانمان لە سلێمانی و لەگەڵماندا بوو سپاس بۆیەوە. گەلێک سپاس.